بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 179. بابەتی ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. جیاوازی بە سادەترین شێوە بنووسە، بخەمڵێنە بۆ ساغکردنەوە. پێش هەموو شتێک خەمڵاندن 7 کەم 4 یەکسانە بە 3 کەواتە پێویستە جیاوازیەکە تۆزێک زیاتر بی لە ژمارە 3. لێرەش یەکسەر بخەمڵێنم جیاوازیەکە زیاترە لە ژمارە 3 دیسان. لێرەش ڕەنگە جیاوازیەکە تۆزێک دیسان لێرەش زیاترە لە ژمارە 3. لێرە جیاوازیەکە زیاترە لە ژمارە 2. لێرە جیاوازیەکە زیاترە لە 5 تۆزێک لە 5 زیاترە. لێرەش جیاوازیەکە زیاترە تۆزێک لە 1. لێرە پرسیاری 16 جیاوازیەکە زیاترە لە 4 شتێک. لێرەش جیاوازیەکە دەبی زیاتر بی لە 2 شتێک. کەواتە زۆر ئاسانە. لێرە ئاسانە چونکە تەنیا خەمڵاندنی ژمارە سروشتەکان دەکەم. ئێستا پرسیاری ژمارە 10 7 و 11 لە 12 کەم 4 و 5 لە 6 هەردوو ژمارەکانی کە هەمە ژمارەی کەرددارن کوزانیم ژمارەی کەرددارن، چونکە ژمارەی کەرددار هەمیشە پێک دێ لە ژمارە چی تەواو وە کەرتێک. ژمارە چی تەواو وە کەرتێک. کەرتیش هەمیشە سەرە و ژێرەی هەیە، واتە 3 ژمارە هەیە 1 2 3 ئەوە دەبیتە ژمارەی کەرددار. تەماشای کەرتەکان دەکەم. کەرتەکان چونکە ژێرەیانی 1 نییە، یەکەچیان 12 یەکەچیان 6، ژێرەکان دەبی یەکخستنی ژێرەکان گرنگە لە کاتی لێدەرکردن و لە کاتی کۆکردنەوەی ژمارەی کەرددار. کەواتە ئەمن دەبی ئەو ژێرە 6 بکەمە 12 کو ئەگەر جارانی ژمارە دووم کرد لێرە بە دوور و درێژی ڕوونی دەکەمەوە. ئەو کەرتە ئەو ژمارە کەرددارە هیچ دەستکاری ناکەم، وەکو خۆی دەینووسمەوە لە خوارێ. بەڵام لێرە ئەو کەرتەی ژێرەکەی دەکەمە 12 کەواتە جارانی دووی دەکەم 6 جاران 2 بە ڕەنگەشکەبی هەتا دیاربی 6 جارانی دووی دەکەم. بێگومان هەمیشە سەرەی کەرتەکەش جارانی هەمان ژمارە و هەرگیزا و هەرگیز دەستکاری ژمارە تەواوەکەی ناکەم. ئێستا کەرتی یەکەم ئەو کەرتە هەروەکو خۆی دەینووسمەوە لە خوارێ ئەوها بەبێ دەستکاری. کەرتەکەی دی چی لێ هات ئەوی چا دەکەم. با ژمارە کەم وەکو خۆی بنووسمەوە. کەم لەبەر چ ناتوانم ئێستا کەم چارەکەی دەنووسمەوە 5 جاران 2 10 6 جاران 2 12. ئێستا زۆر زۆر باشە. هەردوو کەرتەکە ژێرەکەیان 12ە. ئێستا لێدەرکردن زۆر زۆر ئاسانە. کەواتە 7 4 لێ بڕوە یەکسانە بە 3 تەواو. لێرە دەنووسم 3 تەواو. 3 ئەو جەسەرەی کەرتەکان ئێرە 11 کەم 10 یەکسانە بە 1 کاتە دەنووسم 1. هەمیشە هەمان ژێرەیە کە هەمە ژێرەکە هیچ کات ناگۆڕێ. 2 ژێرێ بەڵام هیچ کات ژێرەکان نەکۆ دەکرێنەوە نە لێدەرکردن دەکرێن. تەنیا 1 ژێرە دەنووسرێ. دەنووسم 12 کاتە جیاوازیەکە کردیە 3 و 1 لە 12. خەمڵاندنەکەش هەر 3 شتێک بوو تۆزە گەورەتر لە 3. کەواتە ئێستا
دەبی بزانم کە ئەو ئەنجامم یان ئەو جیاوازیم جیاوازیەکی شیاوە گونجاوە نزیکە لە ڕاستی. ئەوە بەو شێوەیە تەواو بوو. ئێستا ئەگەر بچمە لای پرسیارەکانی دی ڕەنگە پێویست نەکە هەموو پرسیارەکان شیکارکەم، چونکە یەک پرسیاری بزانم پرسیارەکان دیش دەبی بزانم تەنیا ئەوەیە کە بتوانم ژێرەی کەرتەکانم ڕێک بێخم یەکخستن واتە هەمان ژمارە بی. لێرە کەرتی ئەو کەرتە هەر دەنووسرێتەوە بەبێ دەستکاری تەنیا ئەو کەرتە ژێرەکەی دەکەمە 8 کوبی کەمە 8 ئەگەر هاتۆ ئەو چارەم هێنا لێکمدا لەگەڵ دوو گومان یەکە کەش هەردەبی لێک بدەم لەگەڵ دوو کاتە کەرتەکەی خوارێ بووە چەند بووە 2 تەواو 2 بەش لە 8 بەش. کەرتی سەرەوە هەر وەکو خۆیتی ئەو کەرتە. ئێستا ژمارە تەواوەکان ئەو 5 ئەو دوای لێ بڕوە یەکسانە بە 3 تەواو پاشان ئەو 5 ئێرە کەم ئەو دوای ئێرە سەرەی کەرتەکان کەم یەکتر 5 کەم 2 یەکسانە بە 3 ژێرەی کەرتەکانیش 8 هەردووچیان ژێرەیان 8 کەواتە 8ەکە دیسان دەنووسرێتەوە بووە 3 تەواو 3 بەش لە 8 بەش. لێرە کەرتێک ژێرەکەی 3 کەرتەکەی دی ژێرەکەی 4 دەبی ژێرەکەیان ڕێک بێخم ئەو کەرتەی جارانی 4 ئەو کەرتەش جارانی 3 کەرتەکەی سەرەوە بووە 6 و 4 بەش لە 12 کەرتەکەی ژێر بووە 3 تەواو 3 بەش لە 12 ئێستا زۆر ئاسانە 6 3 لێ بڕوە یەکسانە بە 3 تەواو و 4 3 لێ بڕوە 1 لە 12. جیاوازیەکە ئەنجامی لێ دەرکردن کردیە 3 و 1 لە 12. پرسیاری 13 ژێرەی کەرتەکان زۆر باشە هەردووک ژێرەکە دەیە پێویست ناکە ژێرەکەیان بگۆڕم یەکسەر 4 کەم 2 یەکسانە بە 2 تەواو 7 کەم 3 یەکسانە بە 4 تەواو 10 بەش 10 بەڵام چونکە ئەوە سادەترین شێوە نییە لەبەر چ سادەترین شێوە نییە چونکە کۆڵکەی هاوبەش هەیە لە مابەینی 4 و 10 واتە دەتوانم هەردووچیان دابەشی دوویکەم سەرە و ژێرە بێگومان ئەو ژمارە هیچ کات دەستکاری ناکەم لە دابەشکردن 4 کە دابەشی دووی دەکەم 10 دابەشی دووی دەکەم ئەو جە کەرتەکە دەبیتە 2 تەواو 2 بەش لە 5 بەش. جیاوازیەکە کردیە 2 تەواو 2 بەش لە 5 بەش. پرسیاری 14 ژێرەکان ڕێک دێخم یەکەچیان دەیە ئەویت کە 5 کەواتە 5ەکەی لێک دەدەم لەگەڵ 2 کەرتەکە چی لێ دێ 8 و 6 بەش لە 10 کەرتەکەی خوارێ هەر وەکو خۆیتی بێ دەستکاری دەینم 8 3 لێ بڕوە 5 تەواو 6 3 لێ بڕوە 3 تەواو لە 10. جیاوازیەکە کردیە 5 تەواو 3 بەش لە 10 بەش. وەکو دەبینن ئەو ڕاهێنانانە زۆر ئاسانترن لە ڕاهێنانی لاپەڕەکانی پێش ئەو لاپەڕەیەی نازانم لەبەر چ ڕاهێنانی زەحمەتیان پێش خست و ڕاهێنانە ئاسانەکان پاش زەحمەتەکان هاتن شتەکی باش نییە. پرسیاری 15 12 3 کەش دەکەمە 12 جارانی 4 دەکەم جارانی 4 کەرتەکە دەبیتە 4 لە 12 4 تەواو 4 لە 12 کە 7 دەینم بەجارێ 5 4 لێ بڕوە 5 4 لێ بڕوە یەکسانە بە 1 تەواو. ئێستا کەرتەکە 7 4 لێ بڕوە 3 12 لە خوارێ چونکە ژێرەکان بوونە 12 3 و 12 کۆڵکەی هاوبەشیان هەیە کە 3 واتە سەرە و ژێرە دابەشی
سێ دەکەم. کەرتەکە دەبیتە چەند؟ یەک ژمارەی تەواو 1/4 1/4 جیاوازیەکە کردێ 1/4. پرسیاری 16 لێرە ئەو چارەی دەکەمە 16 جارانی 4. ئەو جە پاشان لێرە دەبیتە 12 5 لێ بڕوە 6 2 لێ بڕوە 4 12 5 لێ بڕوە 7 لە 16 تەواو. کۆڵکەی هاوبەش نییە لە مابینی 12 بەڵێ ڕاستە. پرسیاری 17 لێرە زۆر ئاسانە چونکە ژێرەکەیان یەک شتە تەنیا سێ یەکی لێ بڕوا 2 8 5 لێ بڕوا 3 لە 9 کورد دەکەمەوە دەبیتە 1/3. پرسیاری 18 هەردوو ژێرەکان ناچارم بگۆڕم لێرە جارانی 4 هەتا ببیتە 20 چونکە کۆڵکەی هاوبەش چەندجارەی هاوبەش لە مابینی 5 و 4 20 جارانی 5 بووە 7 و 12 لە 20 کەرتەکەی دیش بووە 2 5 لە 20 12 5 لێ بڕوە 7 لێ بڕوە پێش هەموو شتێک 5 تەواو. ئەوجە 12 5 لێ بڕوە 7 لە 20 تەواو. 5 و 7 لە 20 5 و 7 لە 20. ئێستا تەواو بووین. شریتی کەرتەکان بەکاربینە بۆ دۆزینەوەی جیاوازی. ئەمن ناتوانم شریتی کەرتەکان بەکاربینم لەبەرەوەی ئەو پرسیارانە دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر. دێمە لای پرسیاری بەهای ن ببینەوە. ئەو پرسیارانە زۆر گرنگن، ئاسانیش نینە ڕەنگە، بەڵام بە تۆزێک بیرکردنەوە و هەروە بیر لە هاوکێشەک بکەوە چ ژمارەک ئەگەر بینم 1.5 لێ بڕوە هێشتا دەمینێتەوە 3. دیارە ژمارەکە دەبی لە 3 گەورەتربی. چ دەکەم هەتا بزانم؟ پاشان لێرە نیوم هەیە، لێرە هیچ کەرتەکەم نەما، واتە لێرەش دەبی کەرتێک هەبی ئەویش نیوبی هەتا نیو کەم نیو ببیتە 0 هیچ کەرت نەمینێتەوە. دەتوانم ئەوها بیرکەمەوە، واتە دەتوانم تۆزێک ئەوها هەڵهێنان. ئەگەر ئەمە ژمارە 4م لێرە دانا 4 کەم 1 دەکا 3 بەڵام ئەدی نیوەکە کەواتە دیارە لێرە 4.5 چونکە 4.5 کە 1.5 لێ دەڕوا دەمینێتەوە 3 تەواو چونکە نیو کەم نیو یەکسانە بە 0. ئەگەر نەزانم ئەو شێوەیە چ دەکەم هەتا بزانم پیتی ن دەکات چەند؟ ئێستا زانیمان پیتی ن یەکسانە بە 4.5. ئەگەر نەزانم بەو شێوەی بیرکەمەوە دەینم بە کام شێوەی بیر دەکەمەوە، شێوەی هەتا بتوانم بزانم ئەو پیتە چەندە، ئەو ژمارەیە کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەیە کەواتە 3 کۆ دەکەمەوە لەگەڵ 1.5 کە 3ش کۆ دەکەمەوە لەگەڵ 1.5 چونکە 3 هیچ کەرتە چینە تەنیا کۆ دەکرێتەوە لەگەڵ 1 دەبیتە 4.5 نیوەکەش لە تەنیشتیدا دەندرێت کەواتە پیتی ن یەکسانە بە 4.5. لێرە زۆر ئاسان نییە بزانم پیتی ن چەندە، بەڵام ئەو جۆرە پرسیارانە زۆر ئاسانتر دەبی ئەگەر هاتو ئەمن ژێرەی هەموو کەرتەکانم یەک خست. لێرە 8م هەیە، با ئێرەش بکەمە 8 بزانم چ ڕوو دەدا. کودێکەمە 8 جارانی 2 دەکەم سەرە و ژێرە کەواتە ئێرە دەبیتە 8 ئێرەش دەبیتە 2. ئەو جە ئێستا بیر دەکەمەوە ئەو 3 ئەو یەکەی لێ بڕوا بوویتە 2 و زۆر باشە. لێرە ئەو 5 ئەو 3 لێ بڕوا دیسان بوویتە 2 کەواتە لێرە دەبی چەند بی؟ بێگومان دەبی لێرە 8 هەبی چونکە ئەگەر 8 هەبوو ئەوە هەردووچی دەبیتە 8 پاشان لۆ بوویتە 1/4 چونکە
کۆڵکەی هاوبەشەیە لە مابەینی ئەو دوو هەشتەی ئەوجا بوویتە 1/4 کاتە کە ئەوەم کردە 8 ئێرە زانیم ئێرەش هەر دەبوایە 8 بە کاتە پیتینە یەکسانە بە 8. یەکەم هەنگاو چییە؟ کردەکان ژێرەکانیان ڕێک بخە جارانی دووی بکە هەتا ئاسان بی ئیشەکەت. ئەوجا دەزانی ئێرە چەندە، ئێرەش 8 پیتینە دەنووسی یەکسانە بە 8. لێرە دیسان ژێرەکانیان با ڕێک بێخم هەتا ئیشەکەم ئاسان بی. 15 هەیە با ئێرەش بکەمە 15. 5 جاران 3 دەکەم، 3 جاران بێگومان دەبی ئەویش 3 جاران 3 بی. ژمارەکە بووە چەند بووە 4 تەواو 9 بەش لە 15 کەم چەند هەتا ببیتە 1 تەواو 2 بەش لە 15. بە ئەوها بینوسم هەتا بیبینین ئێرە دەکەمە 15 ئێرەش 9ە ئەوهای لێ دەکەم. ئێستا 4 کەم چەند دەبیتە 1 چونکە ئەو 4 کەم شتە کرایە لێرە بووە بە 1 کەواتە 4 کەم 3 کەواتە لێرە ژمارە تەواوەکە 3 ئەوە مزانی 3 تەواوە. ئێستا دەینە لای کەرتەکەی 9 کەم چەند دەبیتە 2 بێگومان لێرە دەبی 7 بی ژێرەکەشی 15ە ئەوها کەواتە پیتینە یەکسانە بە 3 تەواو 7 بەش لە 15 بەش. بەڵام هەتا ئەمن ئێرەم نەکردە 15 زۆر ئاسان نەبوو بزانم پیتینە چەندە. ئەگەر ئەو ڕێم پێ زەحمەت بوو چ دەکەم هەتا پیتینە بزانم ئەو ژمارەی دەینم ئەو ژمارەی لێ دەردەکەم یەکسەر ئەو ژمارەیە دەردەچی کاتە 4 و 3 لە 5 دەینی کەم 1 و 2 لە 15. با بچم لە لایەکی بزانم وایە یان نا 4 و 3 و 5 1 و 2 15. چ دەکەم ئەو ژمارەی دەینم ئەو ژمارەی لێ دەردەکەم یەکسەر پیتینە ئەم بەدەست دەکەوی کاتە دەینم ژێرەکانیان با بنووسمەوە ڕەنگە باشتر بی. 4 3 بەش لە 5 بەش کەم 1 2 بەش لە 15. ژێرەکانیان ڕێک دێخم ئێرەش جارانی 3 دەکەم. ژمارەکە بووە چ هەمووی بووە 4 تەواو 9 بەش لە 15 بەش کەم 1 تەواو 2 بەش لە 15 بەش. ئێستا 4 ئەو 4 کەم ئەو یەکە یەکسانە بە 3 تەواو 3 ئەوجا ئەو 9 کەم ئەو دووەی ئێرە یەکسانە بە 7 تەواو 15 کەش وەکو خۆی دەنووسرێتەوە کەواتە هەمان وەڵامم بەدەست هات. کەواتە دوو ڕێگە هەیە بۆ بیرکردنەوە بێگومان ڕەنگە بە دەیان ڕێگە هەبی بەڵام ئەوەش ڕێگەیەکە لە دوو ڕێگەم لێرە نیشاندا. ڕێگەی سێیەم چییە؟ ڕێگەی سێمیش ئەوهایە هەرچەندە پێویستیش ناکە لێرە بەڵام با بنووسمەوە چونکە زۆر کەس ڕەنگە ئەو ڕێگەیان پێی باش بی. چ دەکەم ئەو ژمارە کەردارانەم هەیە دەیان کەمە کەرتی ئاسایی کو ئەگەر هاتوو ئەمن 5 جاران 4 یەکسانە بە 20 لەگەڵ ئەو سێ کۆ دەکەمەوە دەبیتە 23 لە 5 کەم 1 جاران 15 15
کۆد و حەڤدا لە چەند لە پاستا. ئەوجا ئێستا ژێرەکانیان ڕێک دێخم. یەک خستنی ژێرەکان تەنیا ئێرە جارانی سێی دەکەم. 23 جاران سێ جاران سێ 9 سێ جاران 2 6 دابەش 15 کەم 17 دابەش 15 69 دابەش 15 یەک 15 دەنووسرێ ئێستا 69 کەم 79 کەم 72 6 کەم 1 5 ئێستا دەبێت 52 بینم دابەشی 15 بکەم. 52 دابەش 15 سێی تەواو هەیە 3 جاران 15 45 52 بینم 45 لێ دەرکەم بزانم چەند دەمینێتەوە. 12 کەم 5 7 کەواتە ماوە 7 لە 15 هەرکوو هەرچ ڕێیەکی هەر بژێرم پێویستە هەمان ئەنجامم بەدەست بێ. کاتە ئەوەش ڕێیەکە لە ڕێیەکان. نازانم لەبەر چی ناتوانم بیسڕمەوە. ئێستا باشتر بوو. توانیم ڕەشیان کەمەوە. هەتا ئەگەر پرسیارشکەم لێرە نووسی جێگەم هەبی. ئێستا بچمە لای بزانم گەیشتمە چێندەر. ئەو پرسیارە مایە بە هەر لە جێوە چاچیکەم چونکە ژێرەکان یەکشت نییە بیان کەمە یەکشت کەواتە ئێرە جارانی دوی بکەم هەتا ژێرەکانیان یەکخستنی ژێرەکان. ئێستا بووە چەند ئەو ژمارەیە بووە 5 تەواو 4 بەش لە 6 بەش. ئێرە شەشە ئێرە شەشە. ئێستا تۆزێک ئاسان بوو ئیشەکەم کە 8 کەم 3 ئەو 5 تەواوە لێرە ئەوە 5. پاشان چ ژمارەک یەکی لێ بڕوە دەکاتە 4 بێگومان 5 کاتە یەکسەر دەزانم پیتی ن یەکسانە بە 5 پیتی ن یەکسانە بە 5. ئەوە بەو جۆرەی. ئەگەر دیسان ئەو ڕێم پێ ئاسان نەبوو دەچم چ دەکەم دەچم ئەو ژمارەی دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەیەم دەبی بەدەست بێ. با بچم بزانم وایە یان نا. 3 1 لە 6 کۆ 5 2 لە 3. چونکە ژێرەکەیان یەکشت نییە ژێرەکان چا دەکەم پێش هەموو شتێک. ئەو کەرتە وەکو خۆی دەنووسرێتەوە ژمارەی کەرتدار ببورن. کەرتەکەی دیش دەبیتە چەند دەبیتە 5 تەواو 4 بەش لە 6 بەش. ئێستا 5 و 3 یەکسانە بە 8 هەشتی تەواو 6 لێرە 1 و 4ش 5 کەواتە زانیمان کە سەرەی کەرتەکە دەبی بکاتە 5 بەو شێوەیە. ئەوەش ڕێگایەکە کە دەتوانی بەکاری بینی. گرنگ ئەوەیە بزانم ئێرە چەندە. ئێرە 5. بەکارهێنانی پێدراوەکان خشتەکە بەکاربینە بۆ شیکاری پرسیاری 31 و 32. پرسیاری 31 ئەوە خشتەکەم هەیە لێرە پەیوانەکانی گالیسکە. چەند جۆرە مودێلێکەیە ئەوە 1 2 3 4 5 و پەیوانەکانیش بە سانتیمەترە.
نازام ئەو گالیسکەی بەڕاستی نییە چونکە سانتیمەتر ناکرێ بە سانتیمەتربی. پێوانەکان چییە؟ لێرە 15 و شتێک، لێرە 11 و شتێک، تۆزە گەورەتر لە 11 مەبەستم، لێرە 8 و 2 لە 3، لێرە 4 و 3 چارەک و لێرەش 2 تەواو. بەڕیز دایان نایە لە گەورەوە لۆ بچووکتر. ئێستا پرسیارەکان چنە؟ ئایا درێژی ب چەندی زیاترە لە درێژی ج؟ واتە ئەو زەردە و ئەو سەوزەی بەراورد دەکەم بزانم زەردەکە چەند گەورەترە یان چەند زۆرترە یان چەند درێژترە لە ج. واتە 11 و نیوی دەینم 8 و 2 لە 3 لێ دەردەکەم. 11 و نیو کەم 8 و 2 لە 3. ئەگەر هەر لێرە چاچی کەم 11 و نیو کەم 8 2 بەش لە 3 بەش. ئەو پرسیارە ئاسان نییە لێدەرکردنەکە لەبەر چونکە یەکسەر تەمەشای ئەو کەرتەی بکەم، ڕەنگە ئاسانیش بێ، باجارێ بڕیار نەدەم، باجارێ ئەمن ژێرەکانیان ڕێک بێخم هیچ نەبی، کەواتە بیان کەمە 6 هەردووچی، چونکە بچووکترین چەندجارەی هاوبەش لە مابەینی ئەو 3 و ئەو 2ی 6. کەواتە ئێرە باجارێ جارانی 3 بکەم، 2 جاران 3 سەرێش جارانی 3 دەکەم یەکسەر دەنووسم 3، ئێرەش جارانی 2 دەکەم، سەرێش جارانی 2 دەکەم یەکسەر دەبیتە 4. ئێستا ژێرەکانیان هەردووچیان بوونە 6. ئێستا یەکسەر دەبینم کە 3 لە 6 گچکەترە لە 4 لە 6. واتە ناتوانم 3 لە 6 4 لە 6 لێ بڕوە، نابی. چ دەکەم؟ ئەو 11ی خورد دەکەمەوە، یەکەکی تەواو لە 11کەی وەردەگرم، 11کە کە یەکی تەواوم لێ وەرگرت دەمینێتەوە 10ی تەواو. ئەوها ئەو یەکە تەواوی کە لێی وەردەگرم ژێرەکەی وەکو ژێرەی ئێرە دەنووسم، چونکە ئێرە 6ە ژێرەکەشی دەنووسم 6 لە 6. بەخۆشی 11 3 لە 6 هەیە، 3 لە 6ەکە لێرە دادەندرێواتە 3 لە 6 و 6 لە 6 یەکسان دەبی بە 9 لە 6. کەواتە ئەو 11 و نیوە دەبیتە 10ی تەواو و 9 بەش لە 6 بەش. کردەکەی دی 8 و 2 لە 3 کە بوویتە 8 و 4 لە 6 دەستکاری ناکەم، 8 و 4 لە 6 هەروەکو خۆی دەنووسمەوە، کەم 8 و 4 لە 6. ئەم چونکە جێم نییە بێگومان دەبی ئەوها بە ناڕێکی بینووسم، بەڵام خوێندکاری ژیر ئەتو دەبی هەنگاو بە هەنگاو لە تەنیشتێک لە ژێر یەک بیانووسی، بەڵام هەر هەنگاوی لە تەنیشتێک بنووسی، واتە ئەوەی ئەمن لە ژێرەوە دەنووسم دەبی ئەتو لێرە بینووسی لەو تەنیشتەی. 8 و 4 بەش لە 6 بەش. ئێستا زۆر ئاسانە، ژێرەی کەرتەکان هەمان ژێرەیە، سەرەی ئەو کەرتەی گەورەترە لە سەرەی ئەو کەرتەی، کەواتە دەتوانم لێدەرکردن ئەنجام بدەم. 10ی تەواو 8ی تەواوی لێ بڕوە دەمینێتەوە 2ی تەواو، 2ی تەواو یەکسانە بە ئەو 9ە سەرەی لەگەڵ ئەو 4ەی 9 4ی لێ بڕوە 5 لە 6. ئەوەیە وەڵامەکە. جیاوازیەکە کردێت 2 سانتیمەتر و 5 لە 6 سانتیمەتر. ئەوە زەحمەتەکەی لەوەی بوو کە کەرتەکەی ئەو کەرتە نیو گچکەترە لە 2 لە 3. کەواتە کە کەرتەکە گچکەتر بوو هەتا ئەگەر ژمارە تەواوەکە گەورەشە، بەڵام چونکە کەرتەکە گچکەیە ناچارم ژمارە تەواوەکەی خورد کەمەوە، بیکەمە یەکی لێ وەرگرم، یەکەکەی بکەمە 6 لە 6 چونکە ژێرەی کەرتەکانم 6ە. ئەگەر ویستت پێشی ئەوەی ژێرەکەیان ڕێک بێخی کەرتەکەی خورد کێەوە، ئەویش دەبی
ژمارەکە دەبیتە 10 تەواو 2/2 ئەوجە 2/2ەکەی پاشان کۆ دەکەوێت لەگەڵ 1/2 دەبیتە 3/2 پاشان دووەکەی بێگومان دیسان دەبی جارانی 3 بکەین 3 جاران 3 دەکانەوە کەواتە هەمان شتە کو پێت خۆش بوو ئەوها. ئێستا بە ڕێژکەش ئەو پرسیارەی چا دەکەم کە هەز دەکەم ئەو ڕێگا زۆر ئاسانترە. کەرتەکان دەنووسمەوە لەلایەکی دیکە لە جێیەکی باشتر 11.5 کەم 8/2/3 11.5 کەم 8/2/3 ئەو جارەی یەکسەر خورتکردنەوەی ئەنجام دەدەم چونکە ئەمن بێگومان کو دەزانم خورتکردنەوە چونکە دەبینم ئەو کەرتە گەورە گچکەترە لەو کەرتەی کەواتە ناتوانم لێ دەرکردن بکەم ئەوەش ببورن لێرە گوتم ڕێگەیەکی دیکە خورتکردنەوە نا ڕێگەیەکی دیکە ئەو ڕێگەیەش ئەو ژمارە کەرتدارەی بکەمە کەرتەکی ئاسایی 2 جاران 11 22 کۆ 1 23 23 دابەش هەمان ژێرە 2 کەرتەکەی دی 3 جاران 8 24 کۆ 2 26 دابەش 3 ئێستا ژێرەی کەرتەکان ڕێک دێخم ئەو کەرتە جارانی 3 دەکەم سەرە و ژێرە کەرتەکە چی لێدێ ئەو کەرتەش با جارانی 2 بکەم سەرە و ژێرە کەرتی یەکەم چی لێدێ دەبیتە 3 جاران 3 3 جاران 2 6 دابەش 6 کەرتەکەی دی یەکسان دەبی بە 2 جاران 6 12 2 جاران 2 4 1 5/6 ئێستا 69 52 لێ بڕوە ژێرەکەیان هەر 6 2 لێ بڕوە 7 6 لێ بڕوە 6 5 لێ بڕوە 1 ئێستا 17 دابەشی 6 دەکەم 2 جاران 6 12 5/6 هەمان وابزانم هەمان وەڵامە 2 5/6 ئەگەر بتەوێ ئەو ڕێگەیەش هەیە ئەو ڕێگەی پێویست ناکە بیر لە خورتکردنەوەی بکەیەوە هیچ کاتێک پێویست ناکە ژمارەی خورت بکەیەوە. پرسیاری 32 کام نمونە درێژەکەی ئەوەندە زیاترە لە درێژی نمونەی د دەچمە لای 2 ئەوە ببورن نمونەی د واتە ئێرە 4 و 3 لە 4 3 چارەک 4 و 3 چارەک کامە بە 6 و 3 چارەک گەورەترە بێگومان دەبی ئەمن بینم 4 و 3 چارەک کۆ بکەمەوە لەگەڵ 6 و 3 چارەک هیچ چارەکی کەم نییە کەواتە 4 و 3 بەش لە 4 کۆی دەکەمەوە لەگەڵ 6 و 3 بەش لە 4 زۆر ئاسانە چونکە ژێرەکانیان یەکە زۆر ئاسانە 4 و 6 یەکسانە بە 10 تەواو 3 و 3 یەکسانە بە 6 تەواو 4ش لێرە هەروەکو خۆیتی ئەوجا ئێستا 10 تەواو 6 لە 4 ئەو 6 لە 4 چونکە 6 لە 4 گەورەترە واتە ئەمن دەبی دابەشی کەم 6 دابەش 4 یەکسانە بە 6 لە 4 یەکسانە بە 1 تەواو و دەمێنێتەوە 2 لە 4 2 لە 4ش کۆڵکەی هاوبەشەیە کاتە یەکسانە بە 1.5 ئەو 1.5 دەبی کۆ بکەمەوە لەگەڵ ئەو 10 تەواوی دەکا 11.5 10 تەواو و 1.5 یەکسانە بە 11.5 کامە 11.5 11.5 ئەوە 11.5 کەواتە وەڵام مۆدێلی ب چونکە نووسرایە کامە نمونە بە
6.3 گەورەترە لە نمونەی د واتە وەڵامەکەم دەبی بنووسم نمونەی ب. ئەرێ هیچ وشەیەکی باشتر نییە لە وشەی نمونە، ئەمن زۆر ئەو وشەیەم پێ خۆش نییە. ئەگەر وشەکی باشتر بزانن تکایە لە کۆمنت بینووسن. ئێستا بێمە لای پرسیاری 33. ئەلەند وتی درێژی نمونەی ج لێرە نووسرا بوو تەنیا 31 و 32، بەڵام 33 کەش هەر لەسەر نمونەی جە، کاتە لێرە هەڵا هەیە دەبا نووسراوە 33. ئەلەند وتی درێژی نمونەی ج هاوتایە بە 4 درێژی نمونەی هەڵەی ئەلەند یاری بکە. دەچمە لای ج و دەچمە لای ه. ئایا ئەو ژمارە سۆرە 4 ئەوەندەی ئەو ژمارە سەوزەیە؟ بێگومان نا، گەورەترە لە 4، چونکە گەر 4 ئەوەندە بە دەبوایە تەنیا ئێرە تەنیا 8 بی، چونکە 2 جاران 4 دەکا 8، بەڵام زیاترە لە 8 و شتەکە، کەواتە هەڵەیە ناتوانین بنووسین 4 زیاترە لە 4 جار. ئەوە نەدەبووە ئەو پرسیارەی بکەن، چونکە ئەمە هێشتا لێکدانی کەرتمان نەخوێندووە، هەتا بزانین. وەڵامی ڕاست بنووسە، وەڵامی ڕاست بنووسم. وەڵامی ڕاست ئەوەیە ئەو ژمارەیە جارانی 4 بکەم یەکسانە بە 8. نازانم مەبەستیان چیە وەڵامی ڕاستەوەی ڕاستی. نمونەی هاوتایە بە 4 درێژی ئایا هەڵەی ئەو وەڵامەکە ئەگەر بنووسم 8 واتە 4 ئەوەندەی ئەو نمونەی دەکا 8 ناکاتە ئەوەندە، ئەوە زیاترە لە 8. نازانم چ وەڵامە چیان دەوێ ئەوەی ڕاستیوی، کاتە بەجێی دەهێڵم. پرسیاری 34 ئاوان 4.5 لیتر سرکەی سێوی هەیە، 4/5 لیتر بەکاری هێنا، واتە هەندێکی لێ بەکارهێنا زیاتر لە 3 لیتری بەکارهێنایە. ئاوان دەڵێ 1 لیتر و شمایە هێشتا، نابی، چونکە ئەگەر تەنیا 3 لیتری بەکارهێنا بە ڕاستە لیترەکی دەما، بەڵام 3 لیتری زیاتر بەکارهێنا کەواتە هیچ کات لیترەکی نامێنێ، کەواتە ئەم دەبی چ بکەمە تا بزانم چەندی مایە، ئەو ژمارەی بینم ئەو ژمارەی لێ دەرکەم. 4.5 کەم 3/4 ژێرەکانیان ڕێک بێخم، ئێرەش بکەمە 10 جارانی 5 بکەم سەرە و ژێرە، ئێرەش بکەمە 10 جارانی 2 بکەم سەرە و ژێرە. ژمارەکان چیان لێدێ؟ کەرتەکان. یەکەم کەرت دەبیتە 4 تەواو و 5 بەش لە 10 بەش، کەرتەکەی دی دەبیتە 3 تەواو و 8 بەش لە 10 بەش. ئێستا کاتی لێدەرکردن 4 ناتوانم لێدەرکردن بکەم دیسان، چونکە لێرە 5 لە 10 گچکەترە لە 8 لە 10، کەواتە دیسان دەبی ئەو 4ی خورتکەمەوە یەکی تەواوی لێ وەربگرم دەمینێتەوە 3 تەواو، ئەو یەکە تەواوی کە وەردەگرم دەیکەمە 10 لە 10، واتە 3/10 بەش لە 10 بەش، چونکە لێرە دەم هەیە. 10 لە 10 بەخۆشم 5 لە دەم هەیە دەبیتە 15 لە 10. ژمارەکەی دیش هەروەکو خۆیتی دەستکاری ناکەم کە 3/8 لە 10. ئێستا لێدەرکردن 3 کەم 3 دەکات 0، کەواتە ژمارەی تەواو هیچ نەماوە، تەنیا کەرت ماوە 15، 8 لێ بڕوە 7 لە 10، کەواتە تەنیا 7 لە 10 لیتری مایتەوە، نەک 1 و 3 لە 10، کەواتە ئەوە هەڵەیە.
کەمتر لە لیترێکی مایتەوە بێگومان 7 بەش لە 10 بەش. ئەگەر بتەوێ خورد نەکەیەوە خوێندکاری ژیر وەکو گۆتم ژمارە کەردارەکەی هەمیشە بکە کەرتەچی ئاسایی ئەو جا لێ دەرکردنەکە زۆر 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 ئاسانە، واتە دوو جاران 4 8 یەکیش 9 لە 2 ئەوها ژمارەکەی دیش دەکەیە 10 جاران 1 10 3 13 لە 10 جێرەکانیان ڕێک دێخی ببورن ئەوهانە ئەو ژمارەیە 3 جاران 5 15 کۆت 4 19 لە 5 ئەو جەژێرەکانیان ڕێک دێخین دەکەینە لێرە جارانی 5 دەکەم دەبیتە 45 لە 10 45 لە 10 ئەو کەرتەش جارانی 2 دەکەم 9 9 18 1 1 2 1 3 لە 10 ئێستا 45 38 لێ بڕوە 15 8 لێ بڕوە 7 لە 10 کەواتە هەمان زۆر زۆر ئاسانترە هەست دەکەم بێ خوردکردنەوە، بەڵام ڕەنگە هەر پێویستبی بزانی خوردکردنەوەش کووە. پرسیاری 35 چۆن لێ دەردەکەی؟ دیسان لێرە خوردکردنەوە پێویستە بێگومان، ئەگەرنا ژمارەکان چا دەکەم 2 جاران 3 6 یەکیش 7 لە 3 ئەوی دیش 3 جاران 1 3 لەگەڵ 2 5 لە 3 7 لە 3 و 5 لە 3 زۆر ئاسانە دەکات 2 لە 3 ئەو ڕێیە هەر زۆر زۆر ئاسانە. پرسیاری 36 زانیار ڕۆژانە 71 لە 3 کیلۆمەتر بە ڕۆیشتن بۆ سەرکارەکەی دەبڕێ و برایەکەی 32 کیلۆمەتر دەبڕێ، ئەو دووریەی کە زانیار دەیبڕێ چەندی کەمترە، واتە 32 بینە 71 لە 3 لێ دەربکە 32 دەینم 71 لە 3 لێ دەردەکەم. بزانم دەتوانم یان ناتوانم. 32 کەم 71 لە 3 چونکە لێرە کەرتم هەیە لێرە کەرتم نییە، بەڵام هەموو ژمارەك دەتوانم وەکو کەرت بینووسم 32کە دەنووسم 32 دابەش 1 ئەو جێرەکانیان 1 و 3 چاچیان دەکەم ئەو ژێرەش دەکەمە 3 ژێرەی 32کەی دەکەمە 3 کوبی کەمە 3 ئەگەر لێکمدا لەگەڵ ژمارە 3 کەرتەکە چی لێ دێ دەبیتە 3 جاران 2 6 3 جاران 3 9 دابەش 3 کەم 17 ئایا دەتوانم ئەوها بکەم یان ناتوانم 1 لە 3 وابزانم ناتوانم ئەوها بکەم دەبی خوردکەمەوە لێرە دەتوانم ئەگەر هاتو ئێرەشم چا کردمە ژمارە کەرتەچی ئاسایی دەتوانم کەواتە ئێستا ئەو 71 لە 3 بە ئەوهانە نووسم یەکسەر ئەوها بینووسم 3 جاران 7 3 جاران 7 21 3 جاران 1 3 یەکیش 4 کۆی بکەمەوە لەگەڵ یەکەکەی دەبیتە 42 دابەش 3 ئێستا زۆر ئاسانە لێرە وابزانم هەڵام کرد 3 جاران 7 21 3 جاران 1 3 2 5 5 ئەو جە 52 ببورن 52 دابەش 3 ئێستا 96 52 لێ بڕوە 6 2 لێ بڕوە 4 9 5 لێ بڕوە 4 دابەش 3 44 دابەش 3 دابەشکردنە 4 دابەش 3 1 1 دەمینێتەوە 4 دابەش 3 4 4 جاران 3 12 دەمینێتەوە 2 لە 3
ببور کە زۆر قسەی بکەی ئەوجا ئاسان نییە. چاردەی تەواو وە 2 بەش لە 3 بەش. هیوادارم ڕاست بێ.